بەداخەوە یادی هەڵەبجە حەزمان دەکرد لە یادێکی خۆشتر لە یادێکی مناسبتر یادمان بکردایەوە. بەڕاستی شەهیدبوونی 5,000 هاوڵاتی بێتاوان و بێگوناح بەڕاستی جێگای داخە. بۆ ئەوەی یەک ڕێزی ماڵی کورد ڕێک بخرێتەوە پێویستە ئەم کارە ساتە نەخوازراوانە کە جارێکی تر ڕوو نەداتەوە. هیوادارم ماڵی کورد ڕێکخرێتەوە و جارێککە و کارە ساتە بەسەرێمانەیەتەوە. ماڵی خۆمان تون بگرین و دەست لەسەر دڵ یادی هەڵەبجە بکەینەوە. هەڵەبجە مێژووی هەموو کوردە، هەموو کورد شانازی بە هەڵەبجەوەکە. ئێمە ئەگەر هەموو هەڵەبجە بۆ خۆی خەمێک بێ، ئێمە لە هەڵەبجە زیاتر خەمین بۆ کورد. جینۆسایدی هەڵەبجە خەمێکە بۆ هەمومان، هەر بۆ هەڵەبجەیەکانە. ئەوەی کورد بێ ئەبێ هەست بە خەمی هەڵەبجە بکات. لە یادی کارەساتی هەڵەبجە دەکە هەموو ساڵێ ئەو یادە دەکرێتەوە، بەڵام وەکو پێویست نییە تەنها بۆ یەک خولەکە یاخود دوو خولەکە. بەڕاستی هەڵەبجە پێی شایستەی زیاترە و هیوادارم لە ئایندەدا حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی پێودا بە تایبەتی لە کارتی بەروەردە لە چکە لەنەوەی داهاتوودا تا بتوانن بزان چ کارەسەتێک بەسەرگەلی کووردا هاتووە. کە 16 سێ بە بیرمان دێتەوە کە کاتژمێر 11 بکرێتن یادەکی بۆ بکرێتەوە. نا بەس هەر 16 سێ نەبێت، بەڕاستی کارەساتێکی گەورەیە بەسەر مێژی کووردا هاتیە. بۆچی هەر لە 16 سێ بین؟ با لە ڕۆژەکان کەش هاوخەمیان بین و هەموو کاتێک لەگەڵیان بین.